الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اتبع هداه. اللهم آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. لدرس رابردو ما مصطفى بارس فرموي: وما أضيف للنبي المرفوع وما لتابع هو المقطوع. باسكر أو فرموداني و فعلاني كبرس كراوته بولاي رسول الله عليه الصلاة والسلام بيدا قوتري حديثي مرفوع. أما لا يكم بشي حديث وتمان زورك من هي بيدا قوتري الحديث الصحيح، الحديث الحسن بشي دوانبو، الحديث الضعيف بشي السينبو. بلام زانان هاتون مصطلحي ديشيان باس كردو أويش حديث مرفوع، واتا أم حديثة برز كراوته بولاي رسول الله عليه الصلاة والسلام. وما لتابع هو المقطوع، دلي أوي كتابعيك برزي دكاته بولاي رسول الله عليه الصلاة والسلام أو بيدرين حديثي مقطوعة. دواتر هاتين وتمان لنيوان حديثي مرفوع ومقطوع شتيك من هي بيدا قوتري حديثي موقوف. كباس كراوتيان حديثي موقوفة واتا وستاوة السرشي سر صحابة بريز رضا ورحمة إخوائي للسربي كوتويتي قال رسول الله عليه الصلاة والسلام. وتمان أو حديث موقوفش دو بشي هي بشيك من هي موقوفة قولية، واتا الصحابة كوتويتي سمعت رسول الله عليه الصلاة والسلام يقول كذا. رسول الله عليه الصلاة والسلام جويم ليبو آواي وتوا. لا روايات ترهات فرمي سمعته وعقلته، جويم ليبوا وتيشي جيشتوم ولا بريشم كردوا وبردوامش ديتو يادمو ليادم نتسوا. زورة ترمان هي بيدا قوتري موقوفي فعلي أوش دتسيت أو بابيك صحابة كذا فرمي رأيت رسول الله عليه الصلاة والسلام يفعل كذا، ديتم رسول الله عليه الصلاة والسلام فعل كذا آواي كردوا، أو عن رسول الله عليه الصلاة والسلام أنه فعل كذا، يان ديما رسول الله عليه الصلاة والسلام آواي كردوا بويان جيرامو يان بوخوم ديوما يان أويت دفرمي من السنة كذا، أو كنا في عهد رسول الله عليه الصلاة والسلام نفعل كذا. أو أنا همو أجر هيت سندي نبي بيدا قوتري حديثي موقوف. دواتر هاتين باسي جوازي نيوان حديثي موقوف مقطوع حديثي منقطع مانكر. قلت من دائما حديثي مقطوع زياتر للسند لمتنكيتي، بلام حديثي منقطع للسند كي بتران هي، للسند كي بتران هي بويا أمدلين منقطعة واتا بتراوة أو تدلين مقطوعة واتا بتراني تشي تيدا هي زياتر لمتنكي لوانية لشويني تر با تفاصيل تر باسكرابي لشوينيك بكورتي باسكرابي. أجر هاتو لشوينيك بكورتي باسكرابي لشوينيك بتفاصيلو زياتر باسكرابي ده تيتا تسبابك أوا لزانستي فرمودا. أما قلتمان دائما قرآن هيلا قشتيا كان بازدكا، ورسول الله عليه الصلاة والسلام سنة رسول الله عليه الصلاة والسلام وردكاريا كاني أو هيلا قشتيانا رون دكاتو لخودي فرمودش همانا هنديك زار فرموده من هي رسول الله بكورتي باسي كردوا لهنديك شوينان تفاصيلي داوتي أو دتسيت دو باب بسيارة كم حالي بون استاد الله فرموده من هي بديرك رسول الله عليه الصلاة والسلام فرموده كي جاندوا فرموده من هي تسار بينز ديرة عين باسة بس تفاصيل زياتر داوتي أو دا تيتا تسبابي تشي فرموده بلي
ئەوە بەڵێ ئەوە مەبەستمان ئەوە نیە، ینی جامیع و مانیعە، بەڵام مەبەستمان باشترین تەفسیر لە بۆ قورئان چ بوو؟ تەفسیری قورئان بە قورئان، دواتر قورئان بە حەدیث. ئەوەش دەچێتە ئەو بابەی باشترین تەفسیری سونە نە بە قورئان، دواتر باشترین تەفسیری سونە بە سونە. چونکە قورئانیشمان هەیە سونەی تەفسیلی پێدەدا، ئەوە دەچێتە بابی تەخسیس. ئەمە بەشێکمان هەیە لە ئوسوڵ فقی پێی دەگوترێ بابی تەخسیس و خاص و عام. جا هەندێک شت هەیە ڕەسوول الله بە عام وتوویەتی، ڕەب العالەمین ئیقراری لەسەر کردووە و تەفاسیلی داوەتی. بۆیە ئەوە دەچێتە ئەو بابەش. بەڵام ئەوەی ئێستا مەبەستمانە دەچێتە تەفسیری سونە بە سونە، دەچێتە جێڕانەوەی فەرموودەکان بالمەعنا. هەندێ جار سەحابە هەبووە فەرموودەکەی بە کورتی جێڕاوەتەوە، بەڵام سەحابەی تر هاتووە حادیثەکەی باشتر و چاکتر دیوە و زیاتری جێڕاوەتەوە. بۆیە ئەوەش باسێکە کە زۆر گرنگە، ڕیوایەت الحەدیثی بالمەعنا، کە زۆر زۆر ژیرانە و عاقڵانە و ئەکادیمیە لە ناو فەرموودە و زانستی فەرموودە. بەڵام دووبارە وەکو باز دەکرێ دژە سونەکان دەڵێن کاکە ئێوە تەقدیسی دەقەکانی قورئان دەکەن، ئەوە گوتمان متەواتیرە و گومانی تێدا نیە. بەڵام بۆ تەقدیسی وشەکانی فەرموودە دەکەن کەچی ئەوە بە مەعنا جێردراوەتەوە، واتە قسەی ڕەسوول الله نییە عەلەیهی السەڵات وەسەلام. ئێمە دەڵێن ڕاستە لەوانەیە هەموو قسەی ڕەسوول الله نەبێ عەلەیهی السەڵات وەسەلام، بەرام ئەو سەحابانە دیسان دەگەڕێنەوە سەر ئەوەی لەبەر ئەوەی ڕەب العالەمین تەزکیەی کردوون، ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسەلام تەزکیەی کردوون، قسەیەکیان نەگوتێ لە خۆیانەوە. ئەسڵەن زۆرینەیان خۆیان پاراستووە لە جێڕانەوەی فەرموودە بەس بۆ ئەوەی تووشی ئەم حەدیثە نەبن. من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار. زۆریان خۆیان پاراستووە فەرموودەیان نەجێڕاوەتەوە بۆی تووشی ویان زانیوە تووشی ئەوە دەبن، وەرعیان هەبووە، زوهدیان هەبووە. بۆیە ڕاستە فەرموودەکانی ڕەسوول الله بە مەعنا جێردراوەتەوە، بەڵام کەسێک جێڕاوەتیەوە کە گۆڕانکاری بەسەر وشەکاندا نەهێناوە و ئەگەر گۆڕانکاریشی بەسەردا هێنابی مرادیفاتی زۆری بەکارهێناوە و مەبەست و مەقاسید و حکمەتی فەرموودەکەی گەیاندووە. والله ئەعلەم لە یادم بێ بۆ دووبارەوە بۆ یادهێنانەوە وتمان لە صحیحی بوخاریدا هاتووە لە حەدیثەکانی کە باسی ئیسرا و میعراج دەکا، عینەن لە بوخاری لە شوێنێکیان دەفەرمێ ئەوە بوعیثە ئیلەیه، مەلائیکەتەکانی ئاسمان دەڵێن ئەوە محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام ئایا نێردراوە بەلایدا، یعنی ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسەلام دعوەت کراوە، یعنی پێیان سەیرە لەبەرەوەی شتێکی تایبەتە کە ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسەلام بەرز کراوەتەوە بۆ ئاسمانەکان. چ پێغەمبەرێک غەیری ڕەسوول الله بەرز کراوەتەوە؟ عیسا. ئەوە هیچ وەرەفعناه مەکانەن عەلیە، بەس ئەوە زانیان دەفەرمێ لەوانەیە ئەو کاتە لە بەهەشت بوو، بەڵام بەرزبوونەوەی تەواو. چ پێغەمبەرێک؟ عیسا. بەڵام هێشتاش عیسا وەکو ڕەسوول الله بەرز بوویتەوە؟ نەخێت، چکە ئەو گەیشتۆتە سیدڕەت المونتەها، گەیشتۆتە کۆتاییەکەی. بۆیە لە فەرموودەیەک دەفەرمێ ئەوە بوعیثە ئیلەیه، بە هەمان شێوە لە فەرموودەیەکی تر تۆزێک درێژەی پێداوە دەفەرمێ ئەوە ئورسیلە ئیلەیه، ئایا بۆ لای نێردراوە و دعوت کراوە کە بێت بۆ ئاسمانەکان؟ یعنی چ برێ ئەوە بوعیثە ئیلەیه ئەوە ئورسیلە ئیلەیه، هەردووکی یەک معنایە. دواتر بەڵگەیەکی عەقڵی، حادیثەیەک لەسەر جادەیەک دەقەومێ، کەسێک دەنێری، بە تایبەتی ئەوانەی ڕۆژنامە نووس و ئەوانن، کەسێک دەنێری باسی حادیثەکەت بۆ دەکا، بە کورتی بۆت باز دەکا، لەبەرەوەی دەزانی
ئەو شتانەی پێویستە بۆت باز دەکە. کەسێکی تریش بە هەمان شێوە دەنێری ئەو زیاتر تەفاسیلی دەداتی. وانە هەردووچیان ئامانجەکەیان پێکاوە یان نا؟ کەواتە چ ئەوەی بە کورتی هێناوێتی چ ئەوەی بە درێژیش هێناوێتی تۆزێک تەفاسیلی داوەتێ هەردووچیان مەبەست و مانایەکەیان پێکاوە کەواتە عەقلیەنیش شتێکی ڕاست و دروستە. بۆیە دەڵێن حەدیثی مەقتوع زیاتر دەچێتە بابی مەتن، یعنی مەتنەکەی قەطعی تێدا یاخود مەتنەکەی وەکو بڵێن وەکو مەتنەکەی تر نییە لەم جیاوازی ئەوانەمان باس کرد. و ئاگاداریەتیش ئاگادار بین کە گوتمان حەدیثێک مەوقوفە دەبی لێکۆڵینەوەی لێ بکەین. یەکە و سەرناڵین ئەو حەدیثە تەواو کاری پێ دەکرێت. گوتمان حەدیثێک مەقتوعە بە هەمان شێوە، گوتمان حەدیثێک منقەطیعە بە هەمان شێوە. بەڵام بۆچی زانایان ئەم فەرمودانیان هێشتووەتەوە لەگەڵ فەرمودەی صحیح؟ شعرێکەیە شاعیر دەڵێ عرفت الشر لا للشر ولكن لتوقيه ومن لم يعرف الشر من الخير وقع فيه. دەفەرمێ ئەمن شەڕم ناسی بۆ ئەوەی نییە کە ئەم شەڕی پێ بکەم، نە بۆ ئەوەی ئەمن لەگەڵ خراپەی لێک جیاکەمەوە. لۆیە لە ژیانی ئێمەی مسلمانیشدا زۆر جار دەبینی کە تووشی ناخۆشیێک دەبین، یەک لە دڵدانەوەکانمان ئەمەیە کە ژیان بۆ خۆی خۆشی و ناخۆشی تێدایە. چ کاتێتیش تۆ زیاتر و زیاتر تام و لەزەت لە خۆشیەکان دەکەی، ئەگەر تاڵی و سوێری ناخۆشیشت چێشتبی. لۆیە سیرکەن زۆر جار ئەوانەی زۆر زۆر توندن لەسەر ئیسلام یاخود لە دینێکی ترن یاخود زۆر زۆر ڕۆچون لە خراپە و خراپەکاری کە دێن مسلمان دەبن زۆر زۆر چالاکتر و وەکو دەڵێ ئەوە ترن لە چێ لەوانەی تازە مسلمان لەوانەی مسلمان و لەناو مسلمانەتیدان لەبەر ئەوەی زیاتر پەرۆشە. بۆیە دائیمەنیش ئاوایە یعنی وەکو دەڵێ کەسێک زیاتر و زیاتر لێکۆڵینەوە بکە زیاتر و زیاتر دەگاتە مەبەستەکان و ئەم جۆرەشتانە. بۆیە حەدیثێک کە مەقتوع بوو یاخود مەوقوف بوو یاخود مەرفوع بوو دەبێ لێکۆڵینەوەی لێ بکرێ، بەڵام دیسان بەراورد دەکرێت لەگەر حەدیثەکانی تر بۆ ئەوەی جوانیەکانی ویش دەربخرێ. مامۆستای بەڕێز دەستە سەر حەدیثێک و بەشێکی تر کە پێی دەگوترێ حەدیثی مسند. دەفەرمێ والمسند المتصل الإسناد من راويه حتى المصطفى ولم يبن. دەفەرمێ بەشێکی تر لە فەرمودەکان ناوی فەرمودەی مسنەدە. فەرمودەی مسند ئەوەیە کە زنجیرەی ڕاویەکانی نەپچڕابێ حتاکو دەگاتە ڕەسوول الله عليه الصلاة والسلام ولم يبن يعني ولم ينقطع نەپچڕابێ. بۆیە ئێستا دەبینی ئەمە لە جۆرەکانی پەرتووک کە تایبەتن بە فەرمودە و فەرمودە ناسان بەشێکمان هەیە پێی دەگوترێ صحیح واتە صحاح، بەشێکمان هەیە پێی دەگوترێ سونەن، بەشێکمان هەیە پێی دەگوترێ مەعاجم، بەشێکمان هەیە پێی دەگوترێ مستەخرەجات، بەشێکیشمان هەیە پێی دەگوترێ المسندات. بۆ نمونە مسندی ئیمامی ئەحمەد، مسندی ئیمامی شافعی، مسندی ئەبی حەنیفە، مسندی ئیبنی ئەبی شەیبە، ئەوانە هەموو مسندن، مسندی حومەید، هەموو ئەمانە مسندن، بەڵام سەنەدی حەدیثەکان دەگەڕێتەوە بۆ خاوەنی پەرتووکەکە. یعنی خاوەنی پەرتووکەکە هەتاکو دەگاتە سەنەدی خۆی فەرمودەکانی جێڕاوەتەوە. ئەوەش جۆرێکە لە چێ؟ لە تەوثیق، لە متمانە بەخۆبوون، لە متمانە بەو پەرتووکەی کە ئەم پەرتووکە هەیە. خۆ ئەوانی تریش تێیدا هەیە مسند بێ، بەڵام ئەوە زیاتر و زیاتر دەگەڕێتەوە لە بۆ سەحابەکەی و بە شکۆیی و گەورەی داناوەکە سەنەدی دەچێتە ناو ئەم فەرمودەیە جا با سەنەدەکەی دوور و درێژیش بێ، بەڵام زیاتر هەوڵیان داوە زۆر خۆیان ماندوو کردووە سەنەدەکەیان نازیل بێ واتە کورد بێ. بۆیە لە هەندێک لە زانایانیان پرسیوە لە سەرمەرگدا ماذا تشتهی، یعنی چ دەخوازی، چت پێ خۆشە، چت لا خۆشەویستە؟ فەرمووی بەیتون خالی و سەنەدون عالی. ماڵەکەم هەبی لە دوای خۆم لێ پرسینەوەم لەگەڵ نەکرێ
وسەنەدێکیشم هەبی کە بە کەمترین شەخص بگاتەوە ڕەسوول الله عليه الصلاة والسلام. لۆیە زۆر شوێنیان بڕیوە زانیوەتیان حەدیثێک هەیە سێ ڕاوی جێراوێتیانەوە. ڕاویەکیان بۆ نمونە بڵێ ماڵی لە شەقڵاوەیە، بەڕام دوو ڕاویەکەیتر ماڵیان لە هەولێرە. بڕواتە بی ئیمامی ئەحمەد و ئیمامی بوخاری مسلم و ئەمانە چوون سەردانی ڕاویەکەیان کردووە، فەرمودەکەیان لێ وەرگرتووە، یان شێخەکەی فەرمودەکەیان لێ وەرگرتووە، بەس بۆ ئەوەی ئەو دوو ڕاویە لە سەنەدەکەیان دانەمینی. لەبەرەوەی سەنەدەکەی کەمتر دەبێتەوە، زیاتر و زیاتر تەوثیق بە حەدیثەکە دەدا و بە فەضڵ و گەورەییشیان زانیوە. لەبەرەوەی کە ئەو قسەی مەشهورە کە عەبدوڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر دەفەرمێ الئیسناد من الدین ولولا الئیسناد لقال كل من شاء كل ما شاء. دەفەرمێ ئیسناد واتە تۆ بەڵگەت هەبی بۆ شتەکان یاخود ئیسنادت هەبی بۆ فەرمودەکە نەپچڕابێ، دەفەرمێ ئەوە لە دینە. ئەگەر ئیسناد نەبایە هەموو کەسێک هەموو شتێکی بۆ هەبوو بیگوترێ بیڵێ، بەڵام ئیسنادەکە وای کردووە ناتوانی لەبەرەوەی سەنەدی نییە، لەبەرەوەی قسەیەک دەکات داوای سەنەدی لێ دەکەی، سەنەدی نییە کەواتە دەبێتە چی؟ ئەکرەمەکم وڵا دەبێتە درۆ. نازان باسم کردیان نە لە شوێنێکی بوون بەداخەوە دەڵێم بەداخەوە مامۆستایەکی حافظ قورئانیش بوو، ئەمیش باسی حەدیث و ئەو جۆرە شتانە بوو، باسم کرد گوتم یەک لە گرنگیەکانی زانستی فەرموودە کە ئێستاش مرۆڤایەتی پێویستی پێیە ئەو ڕێبازەی ئەهلی سوننە و فەرموودە ناسان جێبەجێ بکە، لە زۆر ئیشکالیەت نەجاتیان دەبی. زانیاریەکانیان زیاتر باوەڕ پێکرا و متمانەکراو دەبی. ئەویش ئیسنادە. وتم عەبدوڵای کوڕی مبارەک دەفەرمێ لەولە الئیسناد و ئاوا هەتا کۆتایی. گوتی مامۆستا تۆ ئەوەتان لە چێ هینەیە؟ لە چێ دین جێی دەبتەوە ئیسناد؟ منیش نەمزانی مەوقیفەکە زۆر ناخۆش بوو، ینی قەت تەوەقعم نەدەکرد کەسێکی ئاوا حافظ قورئان ئەو قسەی بکە. بەڵام وەکو احترامێک گوتم دواتر ئەوەی پێ گوتم ئەوە زانایەک وای وتووە زۆر لە من و لە جانابەت زاناترە، کە واشی وتووە لە خۆڕاوای نەوتووە، هەڵقوڵاوی علم و زانست و وەرع و لە خوا ترسانەکەیەتی کە عەبدوڵای کوڕی مبارەکە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر ناوەکەی لە خۆیەتی مبارەک. دواتر ئەوە بووە وەکو دەڵێ وێزگەیەک زیاتر ئێستا هەندێکم شت کۆ کردوێتەوە لە قورئان، یعنی کە بزەبت سەنەد لە قورئان هاتووە، ئەو قسەیە کردووە هەڵقوڵاوی قورئانە. والله ئەعلەم باسم بەو کردن وتم ئەو ئاەتەی لە سوورەتی حەج کە رب العالمین دەفەرمی ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب منير. دەفەرمێ هەندێک لە خەڵک دژایەتی رب العالمین دەکەن یاخود دژایەتی پەیامەکانی رب العالمین و رسول الله دەکەن بغير علم، هیچ علمێکیان نییە، ولا هدى ڕێباز و ڕێگەیەکیشیان نییە، یعنی ولا كتاب منير و نووسراوێکیان نییە کە نووسراوەکە ڕێگایان بۆ خۆشکە یاخود نەخشە ڕێگای ژیانیان بێ. وتم ئەوە ڕێک باسی چ دەکا؟ باسی گواستنەوەی فەرمودەکان دەکا و مەراحیل و قۆناغی گواستنەوەی فەرمودەکان. ڕێک ئەوە باسی سەنەدە. آياتێکتان بۆ دەخوێنەوە رب العالمين دەفەرمێ لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا ولتجدن أقربهم مودة للذين آمنوا الذين قالوا إنا نصارى إلى آخر الآيات. أو آيات تسبي وستي بالسند وهي هیچ باسی سەنەدی تێدا ئەو ئاەتە؟ لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا. رب العالمين سوين دخوا وبنوني توكيد كهيج قمانيك هل ناقري هر كسي قماني هبي لم آية دبي قماني لإيماني خوي هبي هر كسي قمانك يتصر بكاته كافر دبي وواقعش سلمان دويتي
بە درێژایی مێژوو و هەتا ڕۆژی قیامەتێش دەسەلمێنی. دەفەرمێ ئێوە دەدۆزنەوە، بەرچاوتان دەکەوێ، ئازارەکەی دەچێژن، لە دوژمنایەتی یەهود و ئەوانەی مشریکن. چ پەیوەستی بە سەنەدەوە هەیە؟ ئەمە دەڵێن سەنەد واتە کەسێک ئەم بەڵگەکەم هەیە، بەڵگەکەم بەڵێ عليه الصلاة بله. ئەکرەمەکم الله باسەکەمان تەفسیر نییە گەنا زۆر شت هەڵدەگری، بەڵام لە هەمووی گرنگتر ئەو ئاەتە پۆلینکردنی دوژمنەکانی مەیە بە پلەی یەکەم چێە، بە پلەی دووەم چێە، بە پلەی سێم چێە، کەواتە ئەمن سەنەدێکم هەیە لە قورئان پێم دەڵێ چێ دوژمنی سەرسەختە، چێ لە دوایوی دێ، چێ پۆلین دەکرێت، چێ ئەمە دەکرێت. سەنەد نییە لەو سەنەدەی باشتر ومن أصدق من الله قيلا. هەموو ئاەتەکان ئاوە دەدۆزیەوە سەنەدە بۆ شتێک، ئەمەیان ئەم ئاەتە سەنەدە بۆ ڕێژەی ڕق و چینەی دوژمنەکان بەرامبەرم وەکو مسلمان. بە پلەی یەکەم ڕەب العالەمین باسی چ دەکا؟ یەهود دەکا. بە پلەی دووەم باسی ئەوانەی دەکا کە مشریکن. بە پلەی سێم دەکا ئەوانەی کە الذين قالوا إنا نصارى. تعبیری قورئانی زۆر دقیقە. دەفەرمێ ئەوانەی دەڵێن ئێمە نەسرانین، جا چ لە مشریکەکان بن، چ لە یەهودیەکان بن، چ لە عەرەبەکان بن، ئەوانەش بە پلەی سێم دوژمنیتون. یعنی ئەو پۆلینکردنە سەنەدێکم دەداتێ کە ئەمن دوژمنەکانی خۆم پۆلین بکەم، بزانم چێ دوژمنی پلەیەکمە، بۆ ئەوەی بتوانم چۆن بەرامبەری بە پلەی یەکەم بوەستم. چێ پلەی دووەمی هەیە باعث ئەوەندە لەبەرەو لە ژیانمدا ڕێکاری هەبی. ئەوە یعنی هەموو ئاەتەکان مانای سەنەدی تێدا. لۆ زۆرم پێ سەیر بوو ئەو برادرە بە ڕێزە خوا مۆفەقیکە، وتی وەڵا ئیسناد لە دین و ئەنگۆ بیدعێ دروستان کردە و دینی چ و دین جودایە و ئیسناد جودایە، بەڵام بەداخەوە خوای گەورە پەنامان بدە. بۆیە سەنەد واتە پاڵپشتی. سفیانی ثەوری ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر دەفەرمێ الئیسناد سلاح المؤمن فإذا لم يكن معه سلاح فبأي شيء يقاتل. سەنەد و ئیسناد چەکی ئینسانی بڕوادارە. ئەگەر ئەم چەکم نەبی بە چ دەجەنگم بەرامبەر بە دوژمنەکانم. بۆیە ئیسنادی ئێمە، ئیسنادی ئەکبەری ئێمە قورئان و سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام. ئەمڕۆ ئەگەر لە قورئان و سنەتی ڕەسوول الله شارەزا نەبین چۆن دەتوانین بەرامبەر دوژمنان بجەنجین؟ کە گوتمان ئیسنادە مسنەدە واتە چییە؟ واتە هیچ پچڕانی تێدا نییە تاکو دەگاتەوە ڕەسوول الله عليه الصلاة والسلام. زانایانیش چەندان بەڵگەیان هێناوەتەوە. ئەو ئاەتمان هێناوە گوتمان بەڵگەی لەسەر گرنگی و گەورەیی و شکۆ و پێویستی ئیسناد. حتا زانایان لە خودی فەرموودەش بەڵگەیان هەیە بۆ ئەوەی کە ڕەسوول الله عليه الصلاة والسلام عەمەلیەن پراکتیزیەن بڵێن بە زمانی سەردەم ئیشی بە ئیسناد کردووە. لەبەر ئەوەی ئێمە لە کاتی وەڵامدانەوەی گومانەکانیش بەرامبەر بە دوژمنت، بەرامبەر بە منافقەکان زۆر گرینگە سەرەتا بچین لە قورئان، دواتر لە فەرمودەکانی ڕەسوول الله عليه الصلاة والسلام، دواتر لە ئیجماعی سەحابە و دواتر ئەمانە عقل و منطق و ئەمانە زۆر بە جوانی دەتوانی وەڵامیان بدەینەوە. بەداخەوە دەڵێم ئێستا زۆر جار دەبینی دژایەتێکی دین دەکرێت، دژایەتێکی سونە دەکرێت، خەڵکێک وەڵام دەداتەوە خۆزگە دەخوازی هەر وەڵامی نەدابایەوە. چونکە وەڵامێک دەداتەوە وەڵامەکەی صحیح نییە، فەهمەکەی صحیح نییە، بەرامبەرەکە دەرفەتی بۆ دەڕەخسێ زیاتر و زیاتر لە چ بدا؟ شوبهەکە گەورەتر بکە، شوبهەکە پێداگیری زیاتر لەسەر بکە. و بەداخەوە ئەگەر ئەو کەسەی وەڵامیش دەداتەوە مامۆستایەکی ئاینی بی، یاخود بانخوازێک بی، یاخود کەسێکی مەشهوری ئیعلامی و ڕاگەیاندن بی، خەڵک جێ لێ بگری. لێ دەبی زۆر ئاگادار بین لە وەڵامدانەوەی گومانەکان.
هیچ گومانتان نەبێ، هیچ گومان هەڵناگرێ. هەر شوبهەیەک دروست دەکەن ئیلا لە قورئانیان لە سونەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام. بەڵام ئەوان چیان کردووە؟ مەفهومەکەیان عکس کردیتەوە. تۆ وەرە بەس بدۆزەوە مەفهومەکە عکسکەوە، ئەسڵەن پێچەوانەی بیرکردنەوەی وانە. لە دەرسانی ڕابردوو باسمان کرد. بۆیە زانایان هاتوون وتوێتیان لە قورئان هەمانە ئیسناد ئاوا بەرز و بەڕێزە. ولا فرمودەکانی ڕەسوول الله هەمانە. یەک فرمودەکە لە صحیح مسلم داهاتووە، ئەنەس بۆمان دەجێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێی، دەفەرمێ ئێمە نەهیمان لێکرا کە چ بکەین؟ کە پرسیار لە ڕەسوول الله بکەین عەلەیهی سەڵاتو وەسەلام، چونکە زۆر پرسیاریان لێ کرد. دەفەرمووی زۆرمان پێخۆش بوو کابرایەک لە خەڵکی گوندەکان یاخود خەڵکی کۆچەری و گەرمیان و کوێستانەکان بێ پرسیار لە ڕەسوول الله بکە، ئەمەش جێ لێ بگرین حتا فێرە دین بین. یعنی ئەوەندە ویقاریان هەبوو بەرامبەر بە ڕەسوول الله، زۆر شەرمیان کردیا هەموو پرسیارێکی لێ بکەن. دەفەرمی هەتا ڕۆژێکیان کەسێک هات، ئاعرابیەک هات، وتی یا ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام، ئەتوو نوێنەرێکت ناردووە، ئەو نوێنەرە وا گومان دەبا کە تۆ پێت وتووە ئێمە ئیمان بەخوا بێنین، بە ڕۆژی دوای بێنین، زەکات بدەین، حەج بدەین، ئەوانەی هەموو باس کرد. ڕەسوول اللهش فەرمووی بەڵێ ڕاست دەکا. حتا هەموو شتەکانی باس کرد. دواتر ئەعرابیەکە وتی وەڵڵاهی نە زیاد دەکەم لەوانە نە کەمیش دەکەم. ڕەسوول الله فەرمووی ئەفلەحە ئین صەدەق. لە ڕوایەتش فەرمووی دەچێتە بەهەشت ئەگەر ڕاست بکە. زانایان دەفەرمون ئەوە بەڵگەیە لەسەر چی؟ لەسەر ئەوەی ئەو کەسە ئەعرابیە هات سەنەدەکەی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام کە کەسێک بۆ ڕەوان کردبوو بۆ خۆی هات لە سەنەدەکەی پێچایەوە، بۆ خۆی هاتە سەر ئەعلا سەنەدەکەی کە قسەکە ڕەسوول الله فەرموویەتی. دەڵێن کەواتە گەڕان بە دوای سەنەد و گەڕان بە دوای متمانەبوون بە قسەکە و با فەرمودەکان دەفەرمن ئەو لە سونەتە. چکە ڕەسوول الله پێداگری لەسەرکردنەی فەرموو بڕۆ مادامە نێردراوێکم ناردووە و ڕەسوولێکم ناردووە تۆ بەگوێی ناکەی، بڕۆ ئەوە تۆ ئیمانیش بین لێت قبول ناکەم، چونکە بە پێغەمبەرەکەم یا عەفوەن بە پەیامبەرەکەمت بڕوانە کردووە. ئێ پەیامبەری ڕەسوول الله نەبووە؟ نە، دەڵێن ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بە هادیئی ئەوەی کردو. ئەم فەرمودەیە بەڵگەی لەسەر شتێکی تریش، ئەویش بەڵگەی لەسەر خەبەری ئاحاد. هەندێک لە دژە سونەکان و هەندێک لە موسڵمانانیش بەداخەوە دەڵێن بە تایبەتی معتەزیلە و متەکەلیمینەکان، ئەوانی زیاتر لە فەلسەفە و عیلمی کەلام نزیکن، دەڵێن خەبەری ئاحاد لەبەرەوە یەک کەسی ناتی یەحتەمیل الصدق والصواب، دەگونجێ ڕاست بکە، دەگونجێ هەڵەی بووبێ یاخود درۆ بکە، دەڵێن بۆیە وەرناگیرێ ئیلا دەبێ متەواتر بێ مەجموعەیەک خەڵک جێڕابیەوە. بەڵام ئەم فەرمودەیە بەڵگەی لەسەرەوەی ڕەسوول الله کەسێکی ناردووە بۆ قەومێک کە هاتۆتەوە فەرموویەتی ڕەسوولەکەت، نێردراوەکەت، پەیامبەرەکەت وا گومان دەبا وامان پێ دەڵێ کە ئاوایە، ڕەسوول الله فەرموویەتی سەدەق ڕاست دەکە. نەی فەرمووە نە ئەم سێچا کەسی دیشت بۆ دەنێرم. کەواتە ئەوەش بەڵگەی لەسەر فەرمودەی خەبەری ئاحاد. ئەوە بە کورتی حەدیثی مسند واتە پچڕانی تێدانە و پاڵپشتێکیشە و شتێکی معقول و ژیرانە و عاقلانە و منطقی و ئەکادمیانەیە کە فەرمودەناسان وتوێتیان ئەم فەرمودە مسنەدە، ئەم فەرمودە مەرفوعە، ئەم فەرمودە ئەوەیە، لەبەرەوەی سەنەدەکەی هیچ قەطعێکی تێدا نییە. کەواتە بە کورتی حديث مسند أويه ما اجتمعت فيه صفتا اتصال السند والرفع إلى رسول الله عليه الصلاة والسلام معا. يعني حديث مسند بين سكي بكرتي أويه للسند كي بتران النبي عن فلان عن فلان عن فلان وبرز إشكرابته ولا رسول الله عليه الصلاة والسلام. ديت سر زورة تر زورة كان فرمودة دليه وما بمسمع كل راو يتصل إسناده للمصطفى فالمتصل. دفرمي هر راويك جوي لهر راوية تربو به فرمودك يبو جرابي توا وإسنادك شي
بەرز بێتەوە تاکو دەگاتە ڕەسوول الله عليه الصلاة والسلام ئەوە پێی دەگوترێ فەرمودەیەکی متصل واتە فەرمودەیەکی نەپچڕاو فەرمودەیەکی لکێنراو تاکو ڕەسوول الله عليه الصلاة لە وشەکە دیارە جیاوازی لەگە فەرمودەی موسنەد چییە؟ هەردوو شعرەکە بەراوردکەن ئەوەی فەرمووی والمسند المتصل الإسناد من راويه حتى المصطفى ولم يبن أو تردفرمي وما بمسمع كل راو يتصل إسناده للمصطفى عليه الصلاة والسلام فالمتصل أكرمك الله جيغرت نكت زياوازة لقل عن فلان عن فلان عن فلان إما بشيك لزانستي فرمودمان هي بيدا قوتري طرق أداء حديثي وتحملي ڕێگاکانی وەرگرتنی فەرموودە و دواتر گەیاندنی بە کەسانی بەرامبرت چەند ڕێگایەکمان هەیە زانایان وتوێتیان قیراءەمان هەیە واتە بەسەریدا خوێندومەوە سەماعمان هەیە کتابەتمان هەیە ویجادەمان هەیە مناوەلەمان هەیە وەسیەمان هەیە ئەوانە هەموو جۆرەکانی وەرگرتنی فەرموودەنە و دواتریش دانەوەی بەرامبەرەکەیە ئەوانە هەموو لە زانستی فەرموودە هەیە جا زانایان دەفەرمون بە پلەی یەکەم سەمعە بە پلەی دووەم ڕەئیتو دیتم جا چێ سەحابەکە برێ ڕەئیتو چ تابعیەکە برێ ڕەئیتو الصحابي سەحابیەکەم دیوە یان شەیخەکە فەرمودەی جێڕابێتەوە و ڕاویەکە بڵێ ئەمن دیتم ئاوا فەرمودەکەی دەجێڕاوە ئێستا دەین باسی جۆرێک لە فەرمودە دەکەین ئەویش هەر ئەمەیە کەواتە سەیری ئەو وردەکاریەکەن کە فەرمودەناسان دایان ناوە حتا لە زمانی عەرەبیش عن حرفی جەڕە معنایەکەی چییە؟ للبعد والمجاوزة دەڵێ عن بۆ منە دەڵێ با للإلصاق وانە من للتبعيض جا دەڵێن عنیش للبعد والمجاوزة واتە لە بۆ دووریەکە و سنوورێکە بۆیە کە دەرێ عن فلان زانان وتوێتیان دەکرێ ئەو کەسەی نەدی بێ دەکرێ بە قیراءە پێیوت بێ بەڵام کە گوتیتی سمعت رسول الله عليه الصلاة والسلام أو سمعت شيخي قال كذا ئەوە زۆر زۆر نزیکە هەم دیتیتی هەم گوێی لێ بووە لۆیە ئەمە هاتووە لێرە بەس دەفەرمێ متصل ئەوەیە لەگە موسنەدی هەردووچیان سەنەدەکەی نەپچراوە بەڵام ئەوی تر سەنەدەکەی دەکرێ وا ببیندرێ کە دووریەکەیە لە نێوان ڕاویەکان بەڵام ئەوەی متصل دووریەکە زۆر 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 مەسافەکەی مەودایەکەی زۆر زۆر کەمە ئەو پێی دەگوترێ حەدیثی متصل کە مامۆستا لێرە باسی کردیە بۆیە وەکو باسمان کرد عموم و خصوصێکی هەیە یعنی هەرچی حەدیثی متصلە پێی دەگوترێ حەدیثی موسنەد ئەمە لە دەستی ڕابردوو باسمان کرد گوتمان كنا الصحابة كان دفن الرزاق ورحمة الله السربي كنا نعزل في عهد رسول الله عليه الصلاة والسلام والقرآن ينزل قلت من أو فرموديتي الصحيحة وانيا للايتي تر فرموديتي مرفوعة للايتي تر دتوانين بلين فرموديتي موقوفة لبروي الصحابة كده فرمي كنا إيما يعني فعل الصحابة ليرج ده فرمودة من هي مسندة فرمودشمان هي متصلة زور لك نزيق من وتمان تنها موداي راوية كانوا أواني فرمودة كان ينجراوا كم ترى عندي كان زيادة كواتا دبيت زاني عند فرم لبيني عند بينهما عموم وخصوص ما نايتي عموم وخصوص يعني هر فرمودة متصل بي مسنديشا بلام مرزني هرتي فرمودة مسند بي متصل بي أكرمكم الله بينهما عموم وخصوص ورد برام زور زور زانستيانية أجر فرموديك مسند بو مرزنية متصل بي بلام هر فرموديك متصل بو
إلا مسندشة أو بينها عمومي وخصوصا أو بيدا قوتري فرمودي مسند متصل مفهومة أجي إشكاليتك إلى خزمة داين دتسين سر بشي تشيتر بلى بلى نما نوت يعني هەردووک پێکەوەیە بەس مەرج نییە هەموو جارێ چکە لەوانەیە کابرا وەکو دەڵێ حافظ بی بەڵام زانایان بەعام بە ئەغلبی حکمیان داوە دەفەرمونون ئەوەی فەرمودەی گوێ لێبوو بی حتمما بە چاویش دیتی یعنی بە چاویش دیتی ئەگەر بە چاوی سەریش نەدیت بی بە چاوی دڵ چکە دائیمەن ئەوانەی خوای گەورە نور و بەسیرەتی چاوی لێ سندونەتەوە ئەوەی دڵیان فەهمی دڵیان زۆر بە قووەترە چکە دائیمەن ئەتوو کە سەیری شتێکی دەردەکەی ئیلا لە دەستدانی شتێکە قسەی فەلسەفەی هەیە دەڵێ فڕینی هەر باڵندەیەک لە دەستدانی بەشێکی هێزی باڵەکانیتی ناوە باڵەکانی لاواز دەبن ئێمەش کە سەیری شتێکی دەکەین ناوە لەلایەنی وەکو دەڵون ئەمە لۆیە دەڵێ دائما نەزەر تەسیری زۆر کاریگەری دەبی لەسەر حیفز و لەسەر ئەمانە لەبەرچی لەبەرەوەی ڕنگدانەوەی هەیە ئێستا دەچینە سەر بەشێکی تری فەرمودە کە پێی دەگوترێ فەرمودەی مسەلسەل کە ئێستا بەداخەوە یەکێک لە دەردەکانی ئەم ئوممەتە بە تایبەتی کە ئافرەتانێکی زۆری مسلمانان پێی دەناڵێنن ئەو مسەلسەلاتانەیە سبحان الله هەیە دەڵێن هەتا 500,000 ڕۆیشتە عەلقە 1500 يعني ئەوە لە چی پێ دەڵێن لە ڕۆمان و ئەوانە زۆر پیسترە لەبەرەوەی دەشڕازێنەوە و دوایە لە ناویشی ڕێکلامەوە جۆرەشتان دەکەن بەداخەوە خۆزگە ڕۆژێک دابێ ئەگە حکمی ئیسلامیش نەبی بەس هەندێک هونەرمەندی مسلمانانیش هەبن وەکو دەڵێ سیرەی ڕەسوڵ اللهش ئەو هاوکەنە 1000 بەش و 5000 بەش و ئەمانە ها کۆتایی نایە ینی هەیتمان دەقەکانمان هەموو هەیە ئەوانە یعنی گومانت تێدایە کە ئەوانە ئەوەی تێدا نەبی ئەو هەموو سەلسەلاتە درۆی تێدا نەبی هەمووی زادەی فکری دەرهێنەریە دەری لێرە بە ئەوەی بکەین بە ئەوەی زیادکەن بە ئەوەی زیادکەن ونیە هەر پارەشی دێتە سەرێ بەڵام ئی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام ئی قورئان و سنە دەقەکانمان صحیحە یعنی لەگە فیترەتی ئینسانی دەگونجێ سوودی دنیا و داڕۆژ دەبێ رب العالمین وا بکە ئینشاء الله هونەرمەندێک ئاوا یاخود دەوڵەتێک ئاوا بکە هەمانە بەس بەداخەوە ڕیسالە ئیشیعانە یعنی زۆر هەندێک شتی باشی تێدایە بەڵام وەکو هەنجینە ژەهری تێدا کراوی یعنی سوودەکەی ناگەێنی بەس تا ڕادەیەکیش باشە چکە ئەگەر لە بیدایەتی بخوینەوە بزانە چێ بەرهەمی هێناوە ئیلا ئەوان بەرهەمێن بەداخەوە جا زۆرێکمان هەیە لە فەرمودە پێی دەگوترێ مسەلسەل مسەلسەل واتە بە دوای هاتن متابعە بە دوای هاتن دەفەرمێ مامۆستای پایە بەرز دەفەرمێ مسەلسەل قل ما على وصف أتى مثل أما والله أنبأني الفتى كذاك قد حدثنيه قائما أو بعد أن حدثني تبسما خوي تبسما الفكا زيادة بلام لبو أو الشعري هاتوا يعني تبسم يعني كسكا بيكني دلي زورك لفرمودمان هي بيدا قوتري فرمودي مسلسل أم فرمودي مسلسلة وكو أويوايا على وصف أتى لسر روالتك ولسر وصفك ولسر هي قوتيتي لشيخك خوي آواي ورقرتوا شيخي لشيخي شيخي لشيخي حتى دقته رسول الله عليه الصلاة والسلام آوا فرمودكيان بو إيما جراوته دليت أما والله أنبأني الفتى أما بو سوين دخوا بو أوي تأكيد بكاتوا بلي والله أم فرموديم لفلانة قنزي ورقرتوا لفلانة عالمي ورقرتوا لفلانة محدثي ورقرتوا لفلانة فقيهي ورقرتوا كذاك هروا زورشي ترشمان لمسلسل هي دفرمي حدثنيه قائمة كاتيك فرمودكي بو جراموا هل صابوا لبرسي لبرو الشيخ كي
احتراما لە بە شێخەکەی بە هەڵسانەوە فەرمودەکەی پێوتووە ئەویش بە شێخەکەی وەسەحابە بە تابعیەکەی گوتووە وەسەحابەکەش کاتێک ڕەسوڵ الله ئەو فەرمودەی فەرمووە ئەویش وەستاوە یعنی سەیری چ بکە سەیری ئەو ئیتیصالەی بکە هەموویان بەس بۆ چ بووە تەبەڕوکەن بالنەبی عەلەیهی سەڵات وەسەلام بەس بۆ ئەوەی چۆن ڕەسوڵ الله فەرمودەکەی جێراوەتەوە ئەوانیش ئاوا بجێڕنە ئەوە پێی دەگوتریان دەڵێ ئەو بەعدە ئەن حەدەثەنی تەبەسەمە دوای ئەوەی فەرمودەکەی بۆ جێڕامەوە زەردەخەنەیەکی کرد یعنی حتا زەردەخەنەکەشیان تۆمار کردووە وەکو نووسینە وەکو فعل لەسەر شتەکان دەڵێ مسلسل اسم مفعول من سلسل يسلسل دەڵێەوە اسم مفعول واتە بەدوا داهاتون و بەدوا داچوون لە زمانی عەرەبی واتە التتابع والتشابه واتە لە دوا داهات بەدوا داچوون و لێکچوون یعنی کە بەدوای دادەچی وەوەکو ئەویش شتەکان دەکە ئیستیلاحەنیش دەڵێ لە زاراوەی زانانی فەرمودە دوو بەشمانەیە بەشێکمان هەیە اتفقت رجال على وصف الرواة كما أشار الناظم دەڵێ هەموو قسەکان هەموو ڕاویەکان لەسەر یەک قسە و یەک شێوازی وتنەکەی باسییان کردو وەکو چێ والله ئەنبەئەنی الفتى دەرێ واللهی سوێن بە ئەڵڵا ئاوای پێڕاگەیاندم ئاوا فەرمودەکەی بۆ جێڕامەوە ئەمە پێی دەگوترێ مسلسلی قەولی چکە مسلسل زۆرمان هەیە مسلسلمان هەیە قەولیە مسلسلمان هەیە فعلیە مسلسلمان هەیە بالمەحەبە کە لەبە خۆشەویستی ئەوی باز دەکەین مسلسلمان هەیە بالبوکاء مسلسلمان هەیە بالقیام هەموو مسلسلەکان زۆریان هەیە واتە چۆن جێڕاویەتیەوە لە ڕەسوڵ الله سەحابە کە دوای تابعیەکە دوای تابعیەکە ئاوا فەرمودەکەیان بۆ ئێمە جێڕاوەتەوە جۆرێکی ترمان هەیە لە وەکو دەڵێ شێوازی فعلەکەی بە فعلەکەی جێڕاوەتەوە بۆ نمونە فەرمودەی مسلسلی قەولی یعنی بە قەول جێڕابێتەوە لە سونەنی نەسائیدا هاتووە فەرمودەیەکی ڕاست و دروستە معاذی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر دەفەرمێ أخذ بيدي رسول الله عليه الصلاة والسلام فقال دفرمي روجك لروجان رسول الله خوزقن بخوي دستي مباركي هنا ناو دستي قرتن فرمو يا معاذ إني لأحبك يا معاذ دفرمي لرواية سيدزار رسول الله فرمي من توم خوش دوي أي معاذ من توم خوش دوي أي معاذ من توم خوش دوي أي معاذ فقلت وأنا أحبك يا رسول الله دفرمي معاذش فرموي يا رسول الله منيش توم خوش دوي قماني تدانيا رسول الله بي فرمو فلا تدع أن تقول في كل صلاة أو في دبر كل صلاة رب أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك زور زاردبيني كسنتك اللي دزدتسي ياخد خلقانك سنتك ناكن حديثك آوات هي بۆیە نیگەران دەبی چ خێر و پاداشت و ئەجرێک و خۆشیەکیان لەدەستداوە لەم فەرمودەیە معاذی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر دەفەرمێ ڕۆژێکیان ڕەسوڵ الله دەستی منی گرت و فەرمووی یا معاذ واللهی تۆم خۆش دەوێ واللهی تۆم خۆش دەوێ واللهی تۆم خۆش دەوێ معاذیش فەرمووی یا ڕەسوڵ الله گومانت نەبێ منیش تۆم خۆش دەوێ فەرمووی کەواتە ئامۆژگاریەکت دەکەمە و ئامۆژگاریە جێبەجێ بکە فەرمووی یا ڕەسوڵ الله چ ئامۆژگاریەکە فەرمووی لە دوای هەر نوێژێک ئەم دوعایە بخوێنە برێ یا ئەڵڵا یارمەتیم بدە لەسەر ئەوەی کە یادی تۆ بکەم و سوپاسی تۆ بکەم و بەندەیەکی چاک و پاک بم بەندەیەکی نمونە بم بۆ خەڵکی تر و بەندەیەکم کە ئاوێنەی ئیسلام و سونەتەکانی تو بم دەڵێ کاتێک معاذ ئەم فەرمودەی دەجێڕایەوە هەروەها دەیگوتە سونابحی دەیفەرموو واللهی منیش تۆم خۆش دەوێت چۆن ڕەسوڵ الله بە منی ڕاگەیاندووە ئەمش ئەوها پێت دەڵێم سونابحی کە یەکێکە لە ڕاویەکان دەفەرمێ ئەمیش بە عەبدوڕەحمانی حوبەلی دەموت واللهی منیش تۆم خۆش دەوێ واللهی منیش تۆم خۆش دەوێ دوایە پەیامەکەم پێدەگەیان
دەڵێ حتا وای لێ هاتبوو ئەو حەدیثە حتا تەدوین کرا هەر کەسێک لە ڕاویەکی دەیجێراوە قسەکەی ڕسوول الله دووبارە دەکردەوە دەستی دەگرت دەیفەرموو والله إني لأحبك والله إني لأحبك لا تدع دبر كل صلاة أن تقول ربي أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. ئاوا فەرمودەکانی ڕسوول اللهیان دەجێراوە ئاواش تەرکیان نەدەکرد وەکو قائیمەکە و قائیدەکە. ئەوە بووە گرنگیدان بە سنەتی ڕسوول الله عليه الصلاة والسلام. تخوام دەتوانم برێم ئەو هەموو سەحابە و ئەو هەموو تابعیان فەرمودەیان جێراوەتەوە تاکو گەیشتە ئێمە بە مسلسل ئاوا خۆیان ماندوو کردوون ئەمن بڵێ مۆڵە ئەگە کردم خێرم دەگاتێ گەنەشم کرد گوناهم ناگاتێ. لێ هەوڵ بدەن زۆرترین زانیاریتان هەبی زۆرترین سنەت بناسن ئەگە لە ژیاندا بۆ چەند جارێک یاخود بۆ یەک جاریش تەطبیق بکەن بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتی شەرمەزاری دیداری ڕسوول الله نەبین عليه الصلاة والسلام. یاخود ئەو مامۆستای بەڕێزە فەرموویتی قد حدثنيه قائمة یاخود کە پێی وتومە چی بووە بە پێوە وەستاوە دەڵێ ئەوەشمان هەیە جۆرێکە لە جۆرەکان و جۆری ئەوەشمان هەیە کە دەڵێ پێکەنی و ئەمانە ئینشاء الله لە دەرسی داهاتوو یەکی فەرمودەی لەوە باز دەکەین ئێستا دەڵێن کۆتایی دەرسەکەیە. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.